بەشدار بووین لە کردنەوەی ئیفتتاح و کردنەوەی مزگەوتی موانەکۆن لە گوندی موانەکۆن هەر لەوێ سوپاسی خواکەین. بەڕاستی مزگەوت ماڵی هەمومانە و هەمومان پێویستمان پێیەتی و گرنگترین شت خۆشترین و پیرۆستترین ئەرز لەسەر زەویە مزگەوتە. بەڕاستی مزگەوت شوێنی عیبادەتە، مزگەوت شوێنی خوا لە خۆ ڕازیکردنە، مزگەوت شوێنی سوڵحە، مزگەوت شوێنی ژنمارەکردنە، مزگەوت بۆ هەموو کارەکانی ئینسان پێویستە لە ژیانی ڕۆژانەوە و مسلمان ئێمە زۆرمان پێویست بە مزگەوتەیە. مزگەوت ئەو شوێنەیە کە دڵ ئارامە بێتیایە، مزگەوت ئەو شوێنەیە کە ئاسوودەیی ئەبەخشێت، مزگەوت ئەو شوێنەیە کە ئاشتەوایی ئەبەخشێت. مزگەوت زۆر گرنگە بۆمان، ئێمە زەرورەکەوە مزگەوتەکانمان ئاوادان کەین بە نوێژ، بە عیبادەت، بە سوڵح، بە ئاشتەوایی، بە برایەتی، بە خۆشەویستی، بە تەبایی. مزگەوت ئەبێ شوێنی ئەو شوێنە بێکەوە دڵی ئینسان ساف بێتیایە، دڵی ئینسان پاک بێتیایە، ڕوو لەخوا بێ. بەڕاستی مزگەوت کارێکی زۆر گرنگە، ئەوەی کە هەڵەسێ بەکردنەوەی ئەجر و پاداشتەکەی بەس خوای پەروەردگار خۆی ئەیداتەوە ئینشاءالله بە پشتیوانی خوای گەورە. چونکە خۆتان ئەزانن ماوەی چەند ساڵە دامەزراندن نییە و مزگەوتەکان کارگوزاری پێویستیان نییە. خێرخوازی داناوە بە سەرۆکایەتی کاک دکتۆر خەبات کە ئەم دەستگا خێرخوازیە شەو ڕۆژی خسۆتە خزمەتی یەک. بۆیە مزگەوت بەڕاستی جێگەی برایەتی و تەبایی هەمووی پەروەردەی مزگەوتە. مزگەوت جێگەی زانکۆ بووە، هەرچی ئەدیب و شاعیر و نووسەر هەیە هەمووی پەروەردەی مزگەوتە. ئەوان تەنها بەوە نەوەستان کە بانگدان لە مزگەوتەکان قەدەغە بکەن، بەڵکو مزگەوتەکانیشیان خاپور کرد وەکو تەواوی شار و شارۆچکە و گوندەکان. بەڵام خەڵکی ئێمە سەرەڕای ئەو هەموو زوڵم و ستەمەی لێ کرا، پابەندی خۆی هەمیشە دووبارە کردوێتەوە بەم ئاینە پیرۆزە کە وای بینیوە خزمەت بە دین و ژینێکا و خزمەت بە کۆمەڵگاکەمانەکە. بۆیە لێرەوە دووبارە پیرۆزبایی خۆمان لە خەڵکی ئەم گوندە ئەکەین، دەستخۆشی لە خاوەنی ئەم کارە جوانە ئەکەین و پێی ئەڵێن 100 جار ماڵی ئاوا ئەو کەسەی ماڵی تۆ ئاوا ئەکا، عەبدی خۆتەوە خۆ دەزانی لوتفی تۆ داوا ئەکا. يا ناس